بەسەراتێک باس دەکەین کە بەڵگەیە لەسەر خۆشەویستی و قوربانی ڕاستەقینەی نێوان ژن و مێرد. ئافرەتێکی سعودی دەڵێ لە ساڵی 1970 شوم کردە گەنجێکی ئیماندار، لەگەڵ باوکو دایکیدا دەژیاین، ژیانێکی خۆشمان بوو. لە ساڵی دووەمدا دوای ساڵێک خوای گەورە کچێکی پێمان بەخشی، ناو منانە ئەسما. ژیانمان زۆر خۆش بوو، پیاوەکەم دەوامی هەبوو، قەدەری خوا دەوامەکەی دوور کەوتەوە بۆ شوێنێکی دوور، هەفتەیە لە ماڵ بوو، هەفتەیە لە دەوام بوو. کچەکەمان تەمەنی گەیشتە 4 ساڵ، واتە ساڵی گەیشتە ساڵی 1974. لە مانگی ڕەمەزاندا پیاوەکەم بۆ ماڵ دەگەڕایەوە، تووشی ڕووداوێکی هاتوشۆ بوو، گەیانیانە نەخۆشخانە، بێهۆش بوو، هۆشی نەبوو. دکتۆر وتی 195 مێشکی لە کار کەوتووە، 195 مێشکی لە کار کەوتووە. هیچ ئومێدێکی چاکبوونەوە نەماوە، مردوویەکە بەڵام تەنها ڕۆحەکەی دەڕوا و دێت و هەناسەکەی دێ و تەواو، هەر ئەوەندەیە، هیچ ئومێدێکی چاکبوونەوە نەماوە. دەڵێ ڕۆژگار ڕۆژ پیاوەکەم هەر بێهۆش بوو، دکتۆر هیچ ئومێدێکی خێری پێ نەداین، 195 مێشکی لە کار کەوتووە. سبحان الله. چەند کەسێک لە خزم و کەسوکار و هاوڕێکانم وتیان بۆ گیان نابیتەوە لێی، ئەمە خۆشەویستی قوربانیە. پیاوەکەی ساغە، عەیبی نییە، ڕێک و پێکە لێی جیا بێتەوە، ئەمە جەنازەیەکە لەگەڵ یاژی. دەفەرمێ وتیان جیا بەرە، وتم وەڵڵی جیا نابمەوە، هەتان ئەو پیاوەیەک لا نەبێت و نازانم چی بەسەرا دێت، چۆن جیا بمەوە، من خۆشم ویستووە، ڕێزی لێم گرتووە، ئێستا نەخۆش و داماو بووە، لی جیا بمەوە. 15 ساڵ پیاوەکەم لە نەخۆشخانە بێهۆش بوو، 15 ساڵ بە پاکی ژیان خیانەتم نەکرد. ئافرەتی وایە 15 ڕۆژ 15 مانگ بە پاکی لەگەڵ پیاوەکەیدا ناژی. بەڵێ دەڵێ گەیشتە ساڵی 74 وای بەسەر هات، ئیتر ئەم مەسەلە ڕۆشت هەتاکو تەمەنی کچەکەم بۆ 19 ساڵ، باوکی 15 ساڵە بێهۆش. دەڵێ ئەسمای کچم وتی باوی گیان حەز ئەکەم ئەم شەو لای باوکم لە نەخۆشخانە بمێنمەوە، 15 ساڵە باوکی بێهۆش. وتم ڕۆڵە گیان پێویست ناکە، وتی بەخوا حەزم ئەم شەو لای بم. ئەڵێ شەو لای باوکم مامەوە بەتەنها، باوکشم ئاگای لە هیچ نییە، بێهۆشە. سوورەتی بەقەرەم لە نزیکی باوکمان خوێنا و خەوم پیاکەوت، کە خەوم پیاکەوت لە خەومدا ڕووم گەشت بووەوە، وتیان هەڵسە عیبادەت کە شەو نوێژ کە خوا نەخەوتووە. هەڵسام دەستم کرد بە شەو نوێژکردن، زۆر لە خوای گەورە پاڕامەوە، سەیری باوکم دەکرد و دەگریام، بەگریانەوە دەموت خوایە گیان، ئەی ئەو خوایی کە دوای 18 ساڵ لە نەخۆشی شیفای ئەیوب پێغەمبەرتدا سەلامی خوای لەسەر بێت، ئەی ئەو خوایی کە یونس پێغەمبەرت سەلامی خوای لەسەر بێت لە ناو سکی حوت ڕزگار کرد، ئەی ئەو خوایی بەگریانەوە سەیری باوکم دەکرد و دەپاڕامەوە لە خوای گەورە لە شەودا، ئەی ئەو خوایی کە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت لە ئاگر و سوتان ڕزگار کرد، ئەی ئەو خوایی کە موسا سەلامی خوای لەسەر بێ گەڕانەوە بە لای دایکی خوایش گیان شیفای باوکم بدە. بەدەم گریان و پاڕانەوە خەوم پیاکەوت پارشێوە. گوێم لە دەنگێکی زۆر کز بوو، بانگی دەکردم، دەیوت تۆ کێی، لێرە چی دەکەی؟ تەماشام لاولام کرد، کەسم نەبینی. دووبارە بانگی کردمەوە، تۆ کێی، لێرە چی دەکەی؟ تەماشام کرد، باوکمە قسە دەکات، سەیری من دەکات، سبحان الله، بەس بە کزی قسە دەکات. باوشم کرد بە باوکمدا بە گریان و بە ماچکردنەوە، باوکم پاڵێکی پێم وەنا، وتی داچۆ لە من دوور کەڕۆ، تۆ مەحرەمی من نیت. سبحان الله، ئیماندار ئاوایە. ئیماندار کاتێکە بەنجەی گرێ و نەخۆشە قورئانە خوێنێ، ئیمان زەعیفش گۆرانیەڵێ، قسەی بێمەعناکە لە کاتی بەنجە. تازە خۆشی هاتۆتەوە، وڵێ پاڵێکی پێم وەنا، وتی تۆ مەحرەمی من نیت، لێم دوور کەوەرەوە. بۆ باوشم پێیاکەی؟ وتم باوجا من ئەسمای کچی تۆم، دکتۆرەکانە بانگ لە خۆشیە. وتیان سبحان الله، پزیشکەکان هەمویان خڕبوون، خوای گەورە مردوویەکی زیندوو کردەوە، 195 مێشکی لە کار کەوتووە. بەڵێ باوکی چاک بۆ ڕۆشت و ماڵ، دوایەوە خوای گەورە چەندەها مناڵیشی پێیان بەخشی. ئەمە نمونەی قوربانیدان و وەفاداری ڕاستەقینەیە، ئەمە چاوەڕێ نەکردنی دەستخۆشی ئافرەتە لە پیاوەکەی خۆی.
ئەم خۆشەویستی ڕاستەقینەیە، ئەم قوربانی ڕاستەقینەیە، ئەم هەستکردنی بەختەوەریە لە ناو ژن و مێردا ئەمڕۆ نەماوە بۆ یەکشتی فاشە لەو ئیلا کەمێکیان نەبێت.